ئێمە ئەمڕۆ وەکو مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بەشداریمان لە چلەی ماڵ ئاواییە بوو بۆ مامۆستا خۆتان نەزانن ڕوئیای یەکێتی بۆ ژینگە ڕوئیای یەکێتی بۆ پاراستنی خاک ڕوئیای یەکێتی بۆ پاراستنی سەوزایی ڕوئیایەکی زۆر زۆر وازەحە و لەناو ئەم ڕوئیایە هەمیشە مامۆستا ئارارات وەکو کارکتەرێکی زیندوو حزوری هەبوو هەمیشە وەکو کارکتەرێکی گرنگ لەناو مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانە ڕۆڵی کاریگەری هەبوو لە بەرنامەکانمان لە تەسەوراتەکانمان بۆ پاراستنی ژینگە و خۆی سەرۆکی کۆمەڵی کوردستانێکی سەوز بوو لە ماوەی کارکردنمان لەگەڵیا تێگەشتین ئەم پیاوە چەند بەپەرۆشە بۆ ژینگە چەند بەپەرۆشە بۆ پاراستنی سەوزایی لە کوردستانە بۆیە ئەکرێت بڵێم ئێمە ئەمڕۆ دوو ئەرکمان جێبەجێ کردووە یەکەمیان یادی پیاوێکمان کردەوە کە لە کە وێنەی وەکو درەخت و سەوزایی و وەکو گوڵ بوو و لەگەڵیشە ئەرکێکی تری حزبیمان جێبەجێ کرد کە یەکێتی بڕای وایە ژینگە ڕوکنێکی ئەساسی پاراستنی ئەم نیشتیمانی ئێمەیە ئەوەی باوکم کردوێتی بە درێژایی 30 ساڵی ڕابردوو لە خزمەتکردنی ژینگەدا لە هوشارکردنەوەی تاکی ئەم کۆمەڵگەیەدا ڕۆڵێکی کاریگەری بینیوە ئەمە کەمێک لە خەمەکانی مەکەمە کاتەوە بەڵام بەڕاستی ئەمە جێگەی دەستخۆشیە لە برادرانمان لە بۆ دەستخۆشیکردن لە برادرانمان لە ئەندام مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەنجومەنی سەرکردایەتی مەکتەبی سیاسی و برادرانمان لە کۆمەڵی کوردستانێکی سەوز کاڵسان بە ناونانی ئەم باخچێ بەنای ئارارا زەردەشتیەوە